بۆ پاراستنینەوەکانیان لە پەتای کۆرۆنا هەندێک لە دایکان و باوکان مناڵەکانیان بەم جۆرە ماسکەوە دەنێرن بۆ خوێندنگا. ئەم ماسکە بەکتریا و ڤایرۆس ناگرێت و هیچ ڕۆڵێکیشی نییە بۆ پاراستن لە پەتای کۆرۆنا. وەبوونی ئەم ماسکە لەسەر ڕووی مناڵەکانتان فشاری دەرونیان بەرز دەکاتەوە و بەرزبوونەوەی فشاری دەرونیش بەرگری لەشی مرۆڤ دەنێتە خوارەوە. بۆ خۆپاراستن لە پەتای کۆرۆنا پێویستمان بە بەرزبوونەوەی بەرگری لەشمانە، نەک بە فشاری دەرونی و ماسک. بۆ ئەم کارە ئاسانترین کار ڕۆژانە خواردنەوەی پەرداخێک ئاوی فرێشی پرتەقاڵە. جگەلەوەش ڕۆژانە 8 پەرداخ ئاو و هەروەها وەرزشکردن و خواردنی سەوزە و میوە. پاراستنی خۆتان و ئازیزانتان لە پەتای کۆرۆنا کارێکی ئاسانە.